هەڕووی هەروە باسانی بێباک لە عیشق و سوتانی ئەگەر هەموو دنیاش بکەی دڵنیا بێ من ناتوانی. والله هەر دوو بەرەم هەیە بەتەمام بچم لە هەولێر دەنگدا بنێم ڕێکۆرد بکەم و تر دوای ڕۆمانە بەتەمای چاوەکەوتن نەبووم بەزی تر تۆ لێرە تووشت کردم. بەرهەمەکان چین ئاوازی کێ شێعری کێیە؟ بەرهەمێکیان ئاوازی بورهان موفتی زادەیە و ئاوازی ئەوە طبعاً بەرهەمێکیان ئاوازی خۆمە و شعری ڕانچ سەنگاوی. ئەوان موافقەتی خۆیان دەربڕی لەسەر شێعرەکانیان چکە هەندێک جار شاعیرەکان گلەی ئەوە لە گۆرانی بێژەکانەکان لە پرسمان پێ ناکەن. بەنسبەت کاک بورهان موفتی زادە طبعاً خۆی ئەو ئاوازەی یاپێم چونکە دەنگی ببینی زۆر پێجوانە ئەڵێ سر لە تۆ بەتەنها تواتوانی ئەو ئاوازە بۆ شێ بڵێکم نەمەوێت. بەنسبەت شعری کاک ڕەنجیش ئەو ئازادی کردوم ئەڵێ سری هەچ شعرەکەت پێ جوان ناتوانی وەریگرتووم بێت. خات سریال بەنیازی کەی ئەم بەرهەمانە بڵاو بکەیتەوە؟ والله تۆزێ بەس من بێ حەزەکەم بەرهەمەکان زوو تاوا بێت و زوو بڵای بکەمەوە بەڵام لەبەروی من لە وڵاتی ترە ژیم هەندێک جار پێویستی کار ڕێکۆرد لێرە بکەم یعنی ئیشەکان نەهاکەوێتە ئێرە ئەوەیە هەندێک جار ئەوە ئەبێتە هۆی ئەوەی تۆزێک وەختە خایەنێت ناتوانم بڵێم کات چێنەکە بەس هیوادارم کەوا بتوانم بە زووترین کات بڵای بکەمەوە. ستایل جیاوازە بێت لەم دوو گۆڕیانەیە خو لەسەر ستایلەکانی پێشووتە. ئەم دووگۆرانەی لەسەر ستایلانە کە خەڵک حەزی پێ لە دەنگی بنا دووگۆرانی لەسەر خۆ بڵێن حەزینە زیاتر خەڵک ئەو ستایلە لە دەنگی منە پێ خۆش و خۆشم زیاتر خۆم لەوە ئابێنمانە. بەتەکیدی ئەگەر باری ئابووری هاوکار بووە بەتەکیدی پێم خۆشە بەرهەمی زۆر بکەم ئەلبومی زۆر بکەم بەڵام من لەبەروی سپۆنسەرم نەبووە زۆربەی کارەکان هەتا ئێستا خۆم ئەنجام نیاوان تۆزێ ساردیش بوومەتەوە لەسەر کاری هونەری لەبەروی هەستەکەم بە پێویست توانە بەرزەکان گرنگیان پێ نادرێت. طبعاً من پێم خۆشە هەتا خانمی گۆرانیبێژی کورد زیاتر بێ زۆرتر باشترە چونکە پێشووتر عەدەدیان هەر زۆر کەم بوو ئەتوانم هەتا ئێستاش بڵێم لە چاو وڵاتانی ترە عەدەدی گۆرانیبێژانی ژماری گۆرانیبێژانی ئافرەت زۆر کەمن بەتەکیدی هەتا زۆر باشترە. لەمە ڕابردووە گرفتێکتان هەبوو لە ناوتۆڕ کۆمەڵایەتیەکانە لەگەڵ هاوسەرەکەتە ئەمە گەیشت بە شۆ و لێسەدا چۆنن؟ هیچ کۆمنتێکم لەسەرەوە ئێستا ئێمە ژیانی زۆر باش و هەر باشیش بووە.